سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی خۆشحاڵین کە ئەمڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک تەور و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تاوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. سڵاوتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێ گەنجوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بێت تەمەنای ڕۆژێکی پڕ لە سوودەی و خۆشیتان بۆ خوازین سەرلەبەری ژیانتان پڕوێ لە خۆشی و ئاسوودەیی. بەرنامەی پەیامی ڕۆژ ئەمڕۆ لە دوو تەوەری سەرەکی و بڕگەی لەگەڵ پەیامنێران پێگاتووە کە تەوەری یەکەمان باز لە دۆخی مۆلیدە ئەهلیەکان و ئاستی کارەباکەین. مۆلیدە ئەهلیەکان چ ڕۆڵێکیان هەبووە لە پڕکردنەوەی ئەو فەراغی نەبوونی کارەبای نیشتیمانی و ئەو گرفتانە چین کە ڕۆژانە ڕوبەڕوویان دەبێتەوە بۆچی حکوومەت هێرێمی کوردستان لە بەرامبەر نەبوونی کارەبای نیشتیمانی بۆ کۆمەڵێک ینی کاتژمێرگەلێکی زۆر بۆچی نەیتوانیوە سوتەمەنی و گاز و هۆکارەکانی دیکە بۆ مۆلیدە ئەهلیەکان دابیم کات تا بتوان کارەبایەکی باش بدەن بە هاوڵاتیان. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتاو ڤایرۆسەکان کە بە تایبەت لە ئێستادا جیهان لە بەردەم هەڕەشەی جۆرێ لە نەخۆشیدا بە تایبەت کە لە وڵاتی چیندا بڵاو بۆتەوە و ژمارەگەلێکی زۆری مرۆڤەکانی کوشتەوە هۆشیاری و هەڕەشە یام هۆشیارەیەکی جددی ئەدرێت لە هاوڵاتیان بە تایبەت هەموو مرۆڤایەتیش لە ئەگەری توشبوون و گواستنەوەی ئەو ڤایرۆسە و توشبوونیان بەو نەخۆشیە. ئەمانە دوو بڕگەی سەرەکی بەرنامەکەمانە بن لەگەڵ بڕگەی لە پەیامنێرانمانەوە کە ئەمڕۆ لە شار و شارچکەکانی کوردستانە ئەو هەواڵ و زانیاری و چالاکیانەی کە دەگوزارێن بۆ ئێوە عزیز و خۆشەویستی دەگوازنەوە. بەڵایزدان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان. بڕگەی دووەمی هەمیشەی و سەرەتایی بەرنامەکەمان بریتە لە بڕگەی نرخی دراوەکان با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. چینە لای بڕگەی یادەوەریەکان واشناتان دەکەین بۆ ڕوودا و مێژوە گرنگانەی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەربین. بیست و حەوتی یەکی ساڵی 661
شەیدکردنی پێشەوەی دادپەروەر و چاکەخوازی مسلمانان و ئامۆزای پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت ئیمامی عەلی کوڕی ئەبوو تالیب خەلیفەی چوارەمی ئیسلام لە سەردەستی کەسایەتێکی بە کرێگیراوی خەواریجەکانی ئەو سەردەما بە ناوی عەبدوڕەحمانی کوڕی مولجەم لە شاری کوفەی پایتەختی دەوڵەتی ئیسلامی ئەو کاتە و دوای 3 ڕۆژمانەوەی بە برینداری کۆچی دوایی کرد. ئەم ڕووداوە هاوکات بوو بە نوێژی بەیانی ڕۆژی حەڤەی ڕەمەزانی ساڵی چلی کۆچی. بەم جۆرەش حەسەنی کوڕی ئیمامی عەلی بۆ ماوەی 6 مانگ کاروباری مسلمانانی گرتە دەست و باوەش کۆتایی بە زنجیرەی 30 ساڵی خولەفای ڕاشیدین هات کە پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەبێ ئاماژەی پێکرد بوو. عەلی کوڕی ئەبی تالیب یەکەمین منداڵێک بوو لە مێژووی ئیسلامدا مسلمان بوو، هاتە ناو بازنە ئیسلامەوە. مرۆڤێکی خاوەن تەقوا و خواپەرست بوو. بە هۆی کێشە ناوخۆیەکانی ئیسلام و داگیرکردنی شاری مەدینەی پایتەختی مسلمانان لەلایەن سەبەییەکانەوە پێشەوە عەلی کوڕی ئەبی تالیب پایتەختی دەوڵەتی گواستەوە بۆ شاری کوفە و لاوێ مایەوە تا ساتی شەهیدبوونی و مێژوو نووسانیش ئاماژە بەوە دەکەن کە تا ئێستا گۆڕ و گڵکۆی پێشەوە عەلی کوڕی ئەبوو تالیب دیار نییە و کەس نازانێت لە چ شوێنێکدا نێژراوە. عەلی کوڕی ئەبی تالیب بە دووەمین کەسی ناومێژووی ئیسلامی دادەنرێت کە نازناوی شەهیدی میحرابی پێبەخشراوە لە دوای عومەری کوڕی خەتاب. 27 ساڵی 2008 کۆچی دوایی سەرۆکی دووەمی ئیندۆنوسیا محەممەد سۆهارتۆ پاژلادان و کودەتای بەسەر ئەحمەد سۆکارنۆدا لە تەمەنی 87 ساڵیدا. شایانی باسە سۆهارتۆ ماوەی 32 ساڵ لە پۆستی سەرۆکایەتی مایەوە. ناوبراو ساڵی 1967 دەبێتە سەرۆکیە وڵاتە و ساڵی 1998 پاش 32 ساڵ دەست لە کارکێشانەوەی خۆی لە پۆستەکەی ڕادەگەێنێت. ناوبراو ماوەی 3 ساڵیش ئەمینداری گشتی بزوتنەوەی ئینحیازی ئیندۆنوسی بووە. 27 ساڵی 2014 کۆچی دوایی زانا و نووسەر و کەسایەتی ئیسلامی کاریگەری عێراق و یەکێک لە زانا بەرجەستەکانی ئەهلی سونەت و جەماعەت عەبدولکەریم زێدان لە تەمەنی 97 ساڵیدا و لە شاری سەنعای پایتەختی یەمەن و بە یەکێک لە زانا زۆر تێگەشتوەکانی بواری شەریعەت و ئوسوڵی فیقدا دەنرێت و کتێب و بۆچوونەکانی لە زۆربەی زۆری زانکۆکانی جیهانی ئیسلامیدا دەخوێنرێن. شێخ عەبدولکەریم زەیدان بە ڕێوەبەر و چاودێری پێشووتری ڕێکخراوی ئیخوان الموسلیمین بووە لە عێراقدا. هەروەها ساڵی 1968 وەزیری ئەوقافی عێراق بووە. شێخ عەبدولکەریم زەیدان ساڵی 1970 لە شاری بەغدا لەدایک بووە. لە 3 ساڵی تەمەنیدا باوکی کۆچی دوایی دەکات و ژیانی پڕ دەبێت لە نەبوونی و ئازار، بەڵام لەسەر خوێندنی شەرعی و زانستە ئیسلامیەکان بەردەوام دەبێت. عەبدولکەریم زەیدان 18 کتێبی گەورە و کاریگەر و 27 لێکۆڵینەوەی کاریگەری لە بواری شەریعەت و ئوسوڵ و عەقیدە و فیکری ئیسلامیدا نووسیون. زۆربەی کتێب و لێکۆڵینەوەکانی لە 2 مجەڵەدی گەورە تا 11 مجەڵەد پێگاتون. لە پای خزمەتەکانیشی بۆ ئیسلام خەڵاتی مەلیک فەیسەڵی جیهانی وەرگرتووە. بیست و نۆ ساڵە ڕاپەڕینمان کردووە و خۆمان لە قەڵەمڕەوی و دەسەڵاتی سەدام و دار و دەستەکەی جیا کردوتەوە، بەڵام تا ئێستا مۆلیدە ئەهلیەکان و بوونی مۆلیدە ئەهلی لە هەر گەڕێکێکدا یەکێکە لە سیما و تایبەتمەندیەکانی ئەم کۆمەڵگەی ئێمە کە لە ڕووی کانزا و سەرچاوەکانی وزە و سوتەمەنیەوە ئەتوانین بڵێن یەکێکە لە پێشکەوتوترین یان دەوڵەمەندترین وڵات و کۆمەڵگەکانی جیهان. بۆچی تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە نەکرد ئەوەی کە کێشەی کارەبای نیشتیمانیمان بۆ چارەسەر بکە و کارەبای نیشتیمانی زیاد بکە، بۆچی تا ئێستاش نەیتوانیوە بە جۆرێ لە جۆرەکان ئەو کارەبایی کە مۆلیدە ئەهلیەکان لە هەر گەڕک و کۆڵانێک دایدەن بە هاوڵاتیان بە جۆرێ لە جۆرەکان پاڵپشت و پشتیوانیان بێت تا کارەبایەکی باش و شیا و بۆ هاوڵاتی ئەم هەرێمە دابین بکەن، بە تایبەت لە وەرزی سەرما و گەرمادا هەرچەند ڕێژەی پێدانی کارەبای مۆلیدە ئەهلیەکان بەرز دەبێتەوە، بەڵام ئەو کاتە حەساسانەی کە من پێویستمە یار کارمەند و فەرمانبەرێک کە بەیانیان کاتەکانی نیوەشە لۆچە پێویستی بەشێ لە کارەبا هەبێ، ئەو کاتانەشتان مۆلیدە ئەهلیەکان ناتوان لەو کاتەشدا کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن. بۆ قسەکردن لەسەر تەواوی گرفت و کێشە و ئەو هۆکارانەی کە مۆلیدە ئەهلیەکان
کۆمەڵێ گرفتیان هەیەوە بۆچی ناتوان کارەبایەکی زۆر باش بە هاوڵاتیان بدەن میوانداری زۆر بەڕێز نەوزاد لەتیف بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵەی مۆلیدە ئەهلیەکانمان کردو کاک نەوزاد زۆر بەخێر بێت سپاس ئەگەر سەرجا پێمان بڵێ بزانین ئەم مۆلیدە ئەهلیانە کێ سەرپەرشتیان دەکات بڵێ پێم خۆشار سرەتا لەسەر شتێکی بەسیط دەست پێ بکەم ئێمە بە حکمی کە یاسایەکی دیاریکراو نییە هەم ئارک و مافمان دیاریکە و هەم دەستکەوتەکانمان جێگیرکە هەرێمی کوردستان بەپێی یاسای عێراقی دەڕوا بڕێەوە لە یاسای عێراقی شتێک نییە بەنای مۆلیدە ئەهلیەوە بۆیە یاساکانی ئێمە ڕێنمایەکانی ئێمە کە ئێماگرێتەوە مەزاجی کەسیە و ئەو گرێبەستەیان ئەو عقدەی لەگەڵ لایەنی پەیوەندیداریان حکومەت هەمانە زیاتر ئەرکە مافەکەمان جێگیر نییە بەداخەوە مۆلیدە ئەهلیەکان نزیکی 13 ساڵە بوونی هەیە لە سەرەتای 2007ەوە مۆلیدە ئەهلی بوونی هەیە لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانە و ئێمە لە 2006 تقریبا کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان دروست بووە من پێشتر هەوڵما بۆی کە کۆمەڵێکی منەظەم دروست بێ بۆی مۆلیدەکان ڕێک بخات چونکە مۆلیدانە هەمە جۆرن و ئەم مۆلیدانە پێویستیان بە ڕێخستن هەیە پێویستیان بە ئیدامەکردن هەیە پێویستیان بە سەرپەرشتیکردن هەیە چونکە نزیکەی وەکو داتای ساڵی ڕابردوو 580 مۆلیدە لە ئیسیا بوونی هەیە ئەم 580 مۆلیدە نزیکەی چەند هەزار کەسی ئیدامی مۆلیدانە ئەوە بڕێەوە ئەگەر ئەم منەظەمەیە یا ڕێکخراوێک یا کۆمەڵێک ئەمە ڕێگنەخا قورسە تۆ بتوانانی سەکتەرێکی بەسەریە بۆیە لە 2006ەوە کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان مۆڵەتی فەرمی لە وەزارەتی ناوخۆ وەرگرت و لەو کاتەوە کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان سەرپەرشتی تێک ڕای مۆلیدەکانی شاری سلێمانیەکە زۆر باشە هۆکار چیەکە نرخی مۆلیدەیەک لە مۆلیدەیەکی کەەوە جیاوازە بۆ نمونە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکێکی تر لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر لە شارۆچکەیەکەوە بۆ شارۆچکەیەکی تر ئایا ئەمە بۆەوە گەڕێتەوە کە سەرپەرشتێکی باش ناکرێت لەلایەن دەستگایەکەوە بە لەلایەن کەسێکەوە بێت کە ئەوە ئەم نرخە ناجێگیرە و لە هەر شوێنێکە نرخێک ینی زۆربەی جار ئەوترێت کە خاوەن مۆلیدەکان بە خواست و ویستی خۆیان ئەم نرخانە دیاریەکەن هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێنەوە بەڕێستان بڵێ ئەوە ژەگەرێتە بووە نەبوون یاسایەکی دیاریکرا بۆی تۆ ڕێکخا ئێمە لە سەرەتای دانانی مۆلیدەیە حکومەت هاوکاریە کردین بە توسکێبڵ بە دابینکردنی شوێن لەلایەن شارەوانیەوە بە دەستخۆشیەوە و بڕی گازی پێویستی بۆ دابینەکردین ئەم بڕە گازە پێویستە دابینەکرێت تۆ توانی کارەبای تەواوی پێبی و لە ڕووی تێچووشەوە بۆ هاوڵاتیان کەمترەکەوێ بەزە 2014ەوە بە حکمیەوەی کە هەرێمی کوردستان تووشی گرفتێکی ئابووری و ڕوبەڕوونی شەڕی داعش و کۆمەڵێ حاڵەت بوو ئەو ئەزمەیە ڕوویکردە هەرێمی کوردستان و ئەو بڕەگازە بڕا لە 2014ەوە هەتا ئەم دقەیە کە تیای نوقسەی تیاکەین مۆلیدەکان هەموو ئەرکێک هەموو مەسرفێک لە سەرشانی خۆیانە بۆیە ئەو تێچووەش لە مانگە بوو مانێک تر فەرقی هەیە دیارە لە وەرزە گەرمەکانیان وەرزە ساردەکانە بە حکمیەوەی کە خواز لەسەر کارەبا هەیەیان هاوڵاتیەوە تێچۆکەی زیاترە بێ سێم بە نمونی ئەوە مانگی 5مان هەیە کەمانی سەرەتای هاوینە و ئەو مانگەش بوو کە ڕەمەزانی پیرۆز هات ئەوە بۆ ئیجبارکراین بە بەرنمەیەکی 24 ساعتی ئەم ئیجبارکردنا کە کراین بە 24 ساعتی لە ئامادەباشیە چەند کارمەندێک لەوێ کارێک کرد لە کۆتایی مانگە ئەو مانگەت دە کاتژمێر کارەبا درا ئەوە بوو هیچ شتێکمان بۆ حساب نەکرێت پارە کۆ نەکرایەوە بەس ماڵێکی وەکو مانگی 11 و یا مانگی 12 کە ئێستا ناوڕاستی زستانە و لۆدێکی زۆر لەسەر کارەبای نیشتیمانی هەیە و ئەو بەرنمەیە کە بۆ مۆلیدەش دانراوە ئەتوانێت کارەبا دابینکە کولفەیەکی زۆر بۆ هاوڵاتیانێت و ئەم کولفەیە لەواچ لە ڕووی قەبارە و لە ڕووی پارەوە زۆر بێ بەد لە ڕووی تێچووە بۆ ئێمەش زۆرە ئێمە دیش پێم خۆشە ئەو کولفەیە لە جادی 11,000 5,000 بم بە سێ بەشی تێچووی ئەو کولفەی کە لە هاوڵاتیان وەرگێ بچێت گاز کاتە حکومەت لە ئێستادا هیچ بڕە سوتەمەنی و گازێ ناداتە بە مۆلیدە ئەهلیەکان نەخێر هیچ هاوکار ڕۆژانە نزیکەی 2 میلیۆن لیتر گاز ئەسووتێنرێ مۆلیدەکان ئەگەر حکومەت بڕێ لەو گازەمان بۆ دابینکە ئەو تێچۆ کەم بکاتەوە بۆ نمونە ئیسەم بۆ یەک شتێک هەر باسەکەم بۆیە هاوڵاتیان ڕوونتر بێت چونکە ماگانە لەلایەن پیجی قایمقامێتی و بەڕێوەبراتی گشتی کارەبای سلێمانی ئەم نرخە بڵاو کرێتەوە دیارە 38 39 ئەم 39 کە زەربی ئەو تێچووە کە ئەو پارێ دەرەچێ مەبلەغێ دەرەچێ ئەو 38 کە باسەکرێ 24 دیناری بۆ گازە 24 بۆ 26 بۆ گازە ڕوو تۆم 24 دیناری لێ بکەرەوە 14 دینار 13 دینارمێن تو ئەم 13 دینارە ئەگەر زەربی 200 ساعتیشی کەی 3000 دینارەکە کەواتە هۆکار چێت زۆربەی کات ببوورە هاوڵاتیان گلەی ئەوە شەکەن بۆ نمونێسە کەسێک گەڵێ من 4 ئەمپێر کارەبام ڕاکێشاوە بەڵام هیچ شتێک هەڵناسێنێ باز لەوەکرێت کە گازی زۆر نادرێت ئایا ئێوە بۆ هۆکاری ئەوەی ئەم کەمی سوتەمەنیەوە ئەوەیە کە حکوومەت هاوکاریتان ناکات لە دابینکردنی ئەم گاز و سوتەمەنیا بۆیە ئێوەش ئاوا بۆ شێوازە کارەبا ینی خاوەن مۆلیدەکان بۆ شێوازە بۆ ڕووناکی کارەباکردن چونکە خەڵکێکەیە دەڵێت تاڵی هیتەرەڵەکەم کارەباکە 4 ئەمپێرۆ فیوزیشەکە خۆی ئێمە ئەگە وردەکاری ئەو شتی بۆ بکەین خەڵک حسابی ڤۆڵتیە و
میگاوات و کۆمەڵش نازانین لە ڕوو عملیەکەی ئێوە 4 ئەمپێرم هەیە 2 تاڵشی تر هەڵناسیێنێ لەواچی 2 تاڵی تەری ئەو زۆر لەوە زیاتر بێکە ئەوە هەسکا بە 2 ئەمپێریشەکە باسی ئەوە شکرکاڵێ خاوەندان گازینیانێ ئەو مۆلیدەیە بەدەستخۆشیومە لە 2010 مۆلدەکان هەمووی لۆکە هەمی کاتمە هەمی خۆی گازیاتێ بەپی ئەو لۆدەیەکێتە سەری گازیاتێ بۆیە بەداخەوە ئیسەش بەشێک لە هاوڵاتیان ئێمە 13 ساڵە بوونمان هەیە لە ناو سنتەری گەڕەکەکانە زۆرجار پرسیارمان لەکری ڕوبڕوومانە بێتەوە ئێمە ڕوونکردنەوەین بە هاوڵاتیان نازان بەش سلێمانیش بووە بە چەند تەوەرێکەوە چەند بەشێکەوە لە هاوڵاتیان کۆمەڵی هاوڵاتی بە دەستخۆشیەوەمە زۆرینەیە لێمان تێگە ئەگە تۆ کارەباشی نێتێ لە هەموو حاڵەتەکان لێو تێگا معناتی تۆ بەشێک لەو هاوڵاتیانەش ئەو بەشن کە چاوەڕی وەڵامەکەکەن کە وەڵامیان لە تۆ وەرگرت یەقنعکەن بۆ وەڵامی کە یانەیتێ ئەو وەڵامە دروستە بەشێکی تریش کەمینەیەکە زۆر کەمینەیەکە کە ئەو کەسانن نایانە لێو تێ بگەن نایانە لێو تێ بگەن تا یاوەرە تۆ بۆی شیکەیتەوە بۆی پاکەیتەوە بۆی ڕوونکەیتەوە لێو تێ ناگە سەپێ بڵێم 4 ئەمپێرە فلان و فلان و فلان آخر ببوورە لێرەیە معقول نییە تۆ کە ماڵێک 4 ئەمپێر کارەبای هەبێت سەلاجە و تەلەڤیزیۆن بەیەکەوە هەڵناسێنێ ئەمەش خۆی بۆ خۆی گومانەمە هیتر ڕێتەوە بەڕێزم زۆرێک لەو هاوبەشانی کە ئیشتراک لەگە مۆلدەکەن ئەو تووسکە بڵانیانە و کێبڵی کە ڕاکێشن 19 ساڵ نەگۆڕاوە مدەی زەمەنیم کێبڵانە وڵاتی ئێمە سێرەکەی ئەو شتانی یەتەمهارێمەوە زۆر جار کوالێت نییە یانە و کەسە بە دوای شتی کێرزانتر ئاگەڕێ ئەو تووسکە بڵاو کێبڵی کە ڕاکێشی هاوڵاتی وایە چەند جار ئەو کێبڵی لە تووسێ شوێن قرتاوە ئێمە هەمی ڤۆڵتێ بە هاوڵاتی و هەستەکە کە تەزۆڕناکە گێتەن ماڵی تر تەواومە ئیشەکە ئەو کێبڵە ڤۆڵتێکەمەکە کە ڤۆڵتێ کەم کردەگە تۆ نەکچووە هەشتیشی هەبێ ئەو پێداویسێ ناداتێکە خۆ داوا کردووە بۆیە سەرەتا کە تۆ ئیشتراکی لە هەر شوێنێک کێبڵی تازە ڕاکێشی ئەو 4 ئەمپێری تۆ پێداویستیانی باسی کرد بە زیاشەوە داتێ بۆ هەم ڤۆڵتی تەواوی ئەم کارەبای تەواوێ هەم کێبڵەکە تازەیە و ئیشی خۆیەکە بەس ئەم کێبڵە بە مودەی زەمەنی تۆ هاوینان لە گەرمای هاوینە هەتاولیە لە زستانە ئەو وارە گرژە بێ ئەم خاوبوونەوە گرژبوونەوە ئەو وارە مەفۆلی نامێنێ دەکەوەوە چ بۆی هەبێ کاریگەری هەیە لەوەی کە کەمترین کارەبا وەک وڵێت هەندێکی سرف ببێت تاگاتە نێو ماڵەکە ئەو دوور و نزیکیش ڕەبتی بەوە نیە چونکە بەپێی ئەو مەرجی کە ئێمە مۆلیدە دانراوە لە سنتەری گەڕەکان دانراوە بەپێی ئەو میقیارە هەندەسی کە دانراوە ئەبێ 800 مەتر هاوبەشەکان لە مۆلتە و دوور بن بە 4 دەورە بۆیە ئەو تووسکە بڵێ کە ڕاشێشێ بۆ هاوبەشەکان ئەگەر لۆدی زۆر لێ سرم نەبیان سنووقی زۆر لێ وەرنەگیری و ئەم کارەبای لێ وەرنەگیریە ئەو ڤۆڵتەیەک و پێویست پێگە دیارە ئەوە خەلەل لە گەاندنی کارەباکەی بۆ هاوبەشە نەک دووری و نزیکی چونکە دوور و نزیکی شوێنی وا هەیە 1500 متر دوورە و تووسکە بڵێکی ڕاستەخۆ چۆتەوە شوێنە کێشەی ڤۆڵتی نەماوە ئەو کێڤڵە تەحملی کۆمەڵ ئەمپێرەکە تۆکە زۆرترین ئەمپێری لێوەرگری ئاخر کەس ئیسفادی لێ ناکە ئەبێ بەپی تەوازن ئەو ئەمپێرەی لێوەرگری زۆرێک لە مۆلدەکان لە سنوورەکان ئەوەی هەسکەی نێمە خەلەلانە هەیە و ئەو شوێنانەی کە دوورە وەکو پێویست کارەبای پێ ناکەیان ڤۆڵتیان کزە چیەکەن تووسکە بڵێک ڕاستەوخۆ بۆ ئەو شوێنەی ئەبن پێوەی سنووقی تری لێوەرگرن مابەسم سنووق ئەو سنووقە بردەیە کە لە سنتەری گەڕەکەکانایە هاوڵاتیان لە ڕێی ئەو سنووقۆی اشتراک لەگەڵ خاو مۆلدەکان ناکەن بەڵێ هەتا تۆ ئەمپێری لێوەرگری ئەو ڤۆڵتێ دابسێ ئەو لە ڕووی ڤۆڵتیەوە ئینا مۆلیدە ئیشی خۆیەکە و ئۆتۆماتیکە و عەقڵە بەپێی ئەو لۆدەیە چێتە سەری گازیاتێ ئیلاخی بەوە نیە مشەغلی تاماویان ئیشپێکەری لەویاکە ئیشەکە ئەوەی لەسەر لەمسیەکە دەستی پیانێ ئیشەکە دواتر پاش گەرم بوون قاتعی خۆی لە گلەیەکشمان لەسەرە کە دیارە مۆلیدە درەن هەڵەکرێ ئەم درەن هەڵکردن نەبوونی بەرنامەیە لایەن لایانی پەیوەنددارەوە بەداخەوە ئێمە لە 2014 بەرنامێکی ڕوونمان نییە تا ئیشپێکەر پێشوەخت خۆی حازرکە بەرنامەتان وەرزی سەرما و گەرمازە ئەرزم ئەم بەرنامەیە پێشتر ئامادەکاری بۆ کراوە من لە دوێن ئاگادارکراوە لەم بەرنامەیە بوونمە بێ ئەتیارە کە تو ئامادەکاری بۆ کرا ئامادەیکەی لەم بەرنامەیە قساکەی و توێژەکەی لەسەر بابەتێک کۆمەڵشتم حازر کردووە بەس کە تۆ ئامادەکاری و نەکرد لا ئیرادی و تەقی پێ بڵێن لەواشی کۆمەڵە نەقس هەبێ ئێمە نەبوونی بەرنامەی لایەن لایانی پەیوەنددارە بۆیە ئەو گرفتە بۆ ئیشپێکەری مۆلدەکان بۆ ستافی مۆلدەکان دروست بووە ئێمە دانیشتی لەوێ کارەبا بە هاوڵاتیان نەفرۆشین هەتا ئێمە دەدەقە زیاتر بفرۆشی بە هاوڵاتیان پاریان لێسەنین بەرامبەر پارە وەرەگرین یعنی ئەوە نیە هەنی هاوڵاتیەڵێ کاکە تعویزم بەرەوە ئێمە بەرنمەیە گەیە کە زۆر جاکە بەرنامانە ڕوون نییە حکومەت چیەکە لە سعایەکی دوانی ڕۆ بۆ یەکی شەوە داتێ
لە کاتێکا تۆ کارەبا پێویستێکی ئەساسیاتە و بۆتە ضرورێتێکی 24 ساعتی هاوڵاتیان پێویستیان بەڵام ببوورە ئەمەش بە هەمان شێوەی نرخی ئەمپێرەکە لە هەندێک شوێنەوە جیاوازیەیە بۆ نمونەسە هەندێک مۆلیدە هەیە لە بەیانیانە هەڵێکا کە ئەمە کاتێکی ینی زۆر ضرورە مەفروزەکە بەیانیان کارەبا هەبێت زیاتر خەڵک بە بەیانیانە پێویستی بە کارەبایە بە حکومەکە زۆربەی تاکەکان دەوامیان هەیە ئیشیان دەکەوێتە بەیانیان خانمانی ماڵ ضرورەکە بە بەیانیانە ئەم کارەبایە هەبێ ئەمیش بە هەمان شێوەی ناجێگیری نرخی ئەمپێرەکە لە هەندێک مۆلیدە هەیە بەیانیان هەڵی دەکات هەندێک مۆلیدە هەیە سعات 2 پاژنیۆڕە هەڵی دەکات ئەم ناجێگیری ئەمەش بۆ ئایا هەر ئەم بێ بەرنامەیە بۆچی ئێوە هەوڵتان نەیەوە کە ئەم کێشەیە چارەسەرکردن و بەرنامەیەکی دیاریکراودا بنێ سەبارەت بەو پرسیایی بەڕێزە خۆ ئەرە مۆلیدانە کە لە هاوینە 24 ساعت کارەبا ئەیەن بەو گەرمای هاوینە مۆریدە کارەبا ئەیە هەرو هاوڵاتیانن کە ئەو پاری هاوینە یەن زستانیشەیەن ئەمە حکومەتەوە کاتو بە دیارریەکە بەرنامەی زستانان بە حکومی کە جۆفێنکە هاوڵاتیان گەرمان نییە لە ژوورم پێویستیان بە کارەبان نیە بەیانیانی ناوێ لە کاتێکە بەشێ لە مۆلدەکانی سلێمانی دوکان و بازاری لەسرە ئێوە دوکان و بازاری ئیشتراگەکە تاوانی چیە تۆ لە دوی دوانی ئەوڕۆ کارەبێتی لێکی دوانی ئەوڕۆی کاربێتیە دیارم پێیانمە بەزیاشەوە بە لایانی پەیوەنددار گەشتووە لایانی پەیوەندداری ڕچاوی دۆخی هاوڵاتیانەکە ئەڵێ هاوڵاتیان ئیمکانێتیان کە زاگەر تۆ 3 ساعت زیاتری بێتێ لەواتێ زۆرتر لەسەری کەوێ لەدا بەداخەوە 3 ساعتە لەواتی 250 دیناری تەبعکەوێ بەل لە ڕۆ نەفسیەکە و کاڵێ بۆ هاوڵاتیان کەمترکەوێ لەواتی 250 بۆ حکومت لەواچێ بیکا بە دەستکەوتێکە بڵێن منە بەرنام بۆ مۆلیدەکان دانا بۆی کارەبا و نەبینە بۆ هاوڵاتی ئەگەر تۆ بتوانانی 11 لە تەواوی سیتیەکانی پارێزگای سلێمانیە کە کارەبای نیشتیمانی دەڕوا و کارەبای مۆلیدەیان دەدەنێ پێوەردانراوە واتە منێک ئەگەر مانگێک لە ماڵەوە نەبم لە گەشت و گەڕان و لە دەرەوەی ماڵەکەی خۆما بم دێمەوە لەوە چە 3-4 هزار دینارم بۆ بێتەوە تەنها لە بەرەوەی کە بە وایرەکانە هاتووە و لەوە چە سەلاجە و مجەمیدەیەک ئیشی پێکراوە بۆچی تا ئێستا مۆلیدە هەلیەکان بیری لەوە نەکردوتە لە کاتێکە ئەگەر 20 ماڵ لەو گەڕەکە لە ماڵەوە نەبن کەمترین قوەکەوێتە سەر مۆلیدەکە وەکو جەنابیش تەفەمی لەبەرەوەی کە مۆلیدەیەکی زیرەکە کەمترین گازی شێدا تەوانە بۆچی تا ئێستا مۆلیدە هەلیەکان بەبێ لۆد گازیاتێ بەڵێ بەپێی لۆد کاتەگەر 20 ماڵ لەو گەڕەکە لە ماڵەوە نەبن لۆدی ئەو 20 ماڵی ناکەوێتە سەر کاتە ینی گازی ئەم 20 ماڵەش دەگێڕێتەوە بۆچی تا ئێستا بیر لەوە نەکراوەتەوە کە هاوشێوەی سیتیەکان با مۆلیدە ئەهلیەکانی گەڕەکەکانیش پێوەرێکیان هەبێ منێک کە بۆمنە 29 ڕۆژ 20 ڕۆژ 10 ڕۆژ لە ماڵەوە نیم بۆچی هاوشێوەی دراوسەکەم پارەی ئەمپێرێ بدەم کە ئەو لەوە چێ لە 95 ئەمپێرەکەی بەکارێ نابێ ڕاستم خۆی لە سەرەتای دانانی مۆلیدە بە نیزامی ئەمپێری ئەمە سەرەتا فکری حکومت بوو دیارە مۆلیدە دانانی مۆلیدەش هەر بە شێوەیەکی کاتی واتە سەورێ کرد کە ئەم مۆلیدانە فترێکی زەمەنی و ئەڕوا بەداخەوە 13 ساڵە بوونمانەیە وکو پێم دیاسایەک نییە تا ڕێکماخە لە ئەوروپا زیێرەکەی بۆ پرۆژەیەک بۆ کارێکی خێری هەڵەسەر منەظەمەیە دروستە بێت تا ئیدامی ئەو کارەکە و تاکی کارەکە بکاتە شوێنی خۆی ئێمە نزیکەی ئیدامی 500 خاو مۆلیدە ئاین 500 خاو مۆلیدە ئاین وەک پێویست یاستا ببوورە دوای هەر دێمەوە سەر وەڵامی ئەو پێوەستا ناوەندی سلێمانیە ناوەندی سلێمانیە بەس سنتەری شار بەڵێ سنتەری شار هەر مۆلیدەیە تقریبان چەند ئەمپێر کارەبادا ئاخر بە پێی کەیڤیە مۆلیدی 250 کەیڤیمانێت تا 1 مێگا 250 کەیڤی 1000 بۆ 800 ئەمپێرەیە 400 کەیڤیمانەیە 1200 ئەمپێرە 500 کەیڤیمانەیە 1500 ئەمپێرە 1 میگامانەیە نزیکەی 3000 بەلانی کەمەوە ئەو 580 هەر کامەیان زۆرینە 1000 ئەمپێر کارەبا دەوایە وەکو پێم وتی پی کەیڤیە هەی کەیڤیەک زەربی 4 کرێ بەس ئەو 4 بۆ ئەو مۆلیدەی کە سابت دانراوە قورسە زەربی 3 تێچووی ئەو مۆلیدەیە کە دانراوە وەکو پێم وتی 250 کەیڤی 800 ئەمپێر توانین لێبی لەبەرەوەی مۆلیدە سابتە و دانراوە 400 کەیڤی توانی 1200 ئەمپێری لێبی بەداخەوە ئێمە گرفتێکمان هەیە لەو بابەتەوە زۆر جار هاوڵاتیان گلێوەکەن دیارە جۆزەمان نابەستن خۆمان جۆزێنین ئەمەی لاقی بە سیقە و متمانەی نێوان خاو مۆلیدە و هاوڵاتیە جۆزەی 30 ئەمپێریە ناوە سفرەکەی لێ کردوێتەوە هێناوی 3 ئەمپێرە کە بەستویانە 30 ئەمپێری بۆ ڕاکێشەوە بچینەوە سەر پێوەرەکە حکومەت و ئێوە بە هاوبەشی شتێ بکەن پێوەرێک بێ بۆ کەسەی کە بۆ کارەبای مۆلیدە ڕاکێشێ شتێک نیە لە وڵاتیە مەحاڵ بێ هەموو شتێک نیەتە بێ ئیشی تیاکرێ سیتەکان چۆن داراو ئێرەش پێویستەکە ئەگەر نیەت هەبێ دانرێ بەس پێویستی بێمکانێتە پێویستی بە مەساحەی زۆرە پێویستی مۆلیدە احتیاطە ئەمە مەسارفێوێ هاوکاریتان بکات دەتوانن بەو هەموو شتێک مەحاڵ نیە لە وڵاتەیە چونکە بەشێک لە وڵاتە عەرەبیەکانی دراوسێمان کارەبای 24 ساعتە بە هاوکاری مۆلیدەکانیان وەکو لوبنان
24 ساعات کارەبای بۆ هاوڵاتیە دامی کراوە هەم مۆلیدە و هەم کارەبای نیشتیمانی هاوڵاتیانیش یەک پارایە لەسەرێکەوە من ناقی هاوڵاتیان ناگرم هاوڵاتیان دوو پارایە پارەی نیشتیمانی بۆیێتەوە و پارەی مۆلدەشی بۆیێتەوە لەواچێک گلەی ئەوە بێ وەک پێویست مۆلدە ئیسفادەی لێ نەکا کارەبای نیشتیمانی وەک پێویست نەدرێتێ من پێم باشە چەند جار تەرحمان کردووە با کارەبای نیشتیمانی و کارەبای مۆلیدە یەک کارەبا بێ هاوڵاتیانیش یەک پارە بن زۆر باشە زۆربەی خەڵکی لە ئێستادا کێشەی ئەویان هەیە بە تایبەت لە وەرزی سەرمادا ئەم کێشەیە ڕوبەڕووی هاوڵاتیانە بێتەوە کە باز لە سەرە محاویلە دەکرێت دەبینیت منتیقەیەک کراوە بە دوو بەشەوە بەشێکی کە ئەڵێ ئەم شەو سەرە محاویلەیە هەندێکی کارەبای نیشتیمانی هەیە بەشەکەی دیکەی کە نیەتی سەرە محاویلەی نییە ئەبێ بە تاریکی دانیشێت هەتا کارەبای ڕئیسی ئەبڕێت و مۆلیدەکان هەڵگەن ئێوە بۆ هەوڵتان نەیاوە کە ئەم کێشەیە چارەسەرکەن بۆ ئەوەی ئەو بەشەی هاوڵاتیانیش بێبەش نەبن لەو بڕەکارەبایە هۆکاری ئەمە چییە؟ سەرچاوی هەر کێشەیەک لە نەبوونی چارەسەرکردن کێشێ دروستە بێ ئەلبەتە گە چارەسەر بۆ هەر ساڵانێکی زوو چارەسەرەگە سەرە مەحاویلەوە محاویلە سووتان و ئۆڤەرلۆدی ڤیدەر لەواچە لە ڕوو عەمەلیەکەوە مە منتەقە بەس لە ڕووە کردارێکەوە لەواچی خەڵک زۆر لی تێنەکە هەر مۆریدێک لە سنتەری شارەکان لە سنتەری گەڕەکان کە دانراوە کارەبای چەند ڤیدەرێکەیە ڤیدەریش بریتێ لە چەند مەحاویلەیەک ئەشێ لە هەزستانە ئەم کێشەیە ڕوبەڕووی مۆلیدە ئەبێتەوە شو مۆلیدە و پێم وتی لە ناو گەڕەکەکانایە هاوڵاتی دەنگی زووتر بە مۆلیدە ئەگا وەک بە حکومت زۆر جات و چەند تەلەفۆنێکی بۆ لایەنی معنی گوێ لێ ناگرێت بەس هاوڵاتی بە حکومی کە ستافی مۆلیدەکە ڕۆژانە لەگەڵ یا مامەڵاکە ئەیبینێ وە گلێکەی زووتر پێەکە من لێرەوە ڕایەگەێنم لە مینبەری بەڕێستانەوە داوا لە هاوڵاتیان دەکەم کێشەی سەرە محاویلەوە کێشەی سووتانی محاویلەوە ئۆڤەرلۆدی ڤیدەر ڕەبتی بە خاوەن مۆلیدەوە نییە بۆ ئەم خاوەن مۆلیدەیە کە دوو ڤیدەر کارەبە ئایا ئەم ڤیدەرش بریتە چەند محاویلەیەک دوو محاویل ئەسووتێ یان سەرە محاویلەیە بە حکمی بارزۆری لەسەر محاویلەکان بۆ محاویل نتەقێتەوە جەماعەتی سیانەیەن قاتعی محاویلەکە دایانەوە بۆەوەی ئەو شەوە ئەو بڕەکارەبایی کە بۆیان دابینکرێ بیان بە شوێنێکی تر هاوڵاتیە دەسەر بۆنی دەڵی کاکە کارمە بۆ نایەتێ من پارە تێمێ چونکە ئەم مقداری پارەیە کە ماگانە ئیشتراکی لەگە خاومۆل دەکە کردی بە دەستکەوتێکی زۆر هەچ کاتێ بێ ڕێگەڵم بە پارە بەلاژ نامێتێ لە کاتێک کە تۆپی پێوەرە ئیشەکە یێمە سەر پێوەرەکەش ئەگەر بێتە پرسیارێکەوەش گرنگە بۆیە خاوەن مۆلیدە ناتوانێت کارەبا بە بە دوو محاویلە چونکە ئەم کارەبای مۆلیدە کادرێت یعنی یەکسانی ڕان ناگرێت چونکە تۆ دوو ڤیدەری لە بەردەستە ئەم دوو ڤیدەرێ نزیکەی 8 بۆ 9 محاویلە لە بەردەست ئەم مۆلیدە کارەبای باتێ ناکرێت بۆ دوو محاویلەکە بچوتێ ئەم کارەبا بۆ دوو محاویلە دانێ پێوەرەکەی بیخوێنێتیان خۆی حسابی بڵێ کاتی بەرنامەکەمان تەواو کاگنەگەرگە پێوەرەش سەکەین زۆر بە کورتی ئەگەر زۆر بە کورتی باش ئێمە کێشەی پێوەرمانێ دیارە هەر مۆلیدەیەک پێوەرێکی دیانراوە ئەو پێوەرە مانگانە ستافی بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی یەک ڕقەماکە گرێ و لە کۆتایی مانگە چەند ئیشی کردبێ بەویشە زەرب و تەقسیمی تێچووەکە کە مانگانە قایمێت دانیشێ ئەو پێوەرە ئێمە کێشی سەرکیمانە زۆری لە خاومۆلدەکان پێوەریان سوتاوە و ئیشپێکەری مۆلدەکە و پێوە ئەو سعات کارکردن ئەنووسێ هەن لە خاومۆلدەکانیش کەمێتێکە کە بەو پێوەری نییە گوێ بۆ هەڵکردن و کوژانەی مۆلدە ناکات چکە پێوەری نیە لە سەر دراوسەکەم بۆ حساب بکە ئەمەش نەعەدالەتیە کار لە نێو خاومۆلدەکانە دروست بووە و باجەکەی ئەبێ خاومۆلدە بیە حکومەتیش مستەبیبی دروستبوونی و کێشانێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد لەتیف بەرپرسی ڕاگەیاندنی مۆلیدەلیەکان سپاس بۆ بەڕێستان بە ئومێدی کۆتاییاتن تۆ بەتاوی کێشەی گرفتەکانی کارەبا و بە تایبەت گرفتی مۆلیداریەکانیش زۆر سپاس بۆ بۆم دەرفەت دەچینە لای ناوبڕێک و لە دوای ناوبڕەکەەوە پێتانەگەینەوە و درێژە بە پرۆگرامی پەیامی ڕۆژە دێین. راپۆرتێکمان ئامادەیە لە ناشتنی یەکێکی دیکە لەو کۆچبەرانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ڕێی ئەوروپادا گیانیان لە دەستدا و گەڕێنرانەوە هەرێمی کوردستان لە شارە زوور تەرمەکەی بە خاک دەستپێردێ با پێکەوە بینەری راپۆرتێک بین.
بەڕێزان دیارە ئەم کارە ساتەی کاکە سەرکاری بوو بە مایەی مردن و گەڕانەوەی کاکە سەردار بۆ دیوانی خوای گەورە کارە ساتێکی ناخۆشە هەمومان دڵمان پێی تەزی هەمومان پێی ناڕەحەت بووین هەرکەس بیسوێتی زۆری پێ ناخۆش بووە حتا لەو وڵاتەیش کە وای لێ هاتووە ئەوانیش هەمویان ناڕەحەت بوون بە مردنی کاکە سەرکار خوای گەورە دوا موسیبەتی ئەو بنەماڵە بێ و ئینشاءڵڵا گەنجەکانمان بەم شێوەیە نەڕۆن و نەبن مای مردن و بەم شێوەی ناخۆشە ئاوەها لە بەحرا خنکان دیارە بەڕاستی گەنجەکانی ئێمە ئەگەر بێت و حکوومەت یا دەستگاکان لە خەمی گەنجانە بن گەنجەکانمان بەو شێوە ئاوا سەر هەڵناگرن و بڕۆن و خۆیان فەوتێنن بە ئومێدیەوەی ئینشاءڵڵا ئەم کارە ساتە بێ بەمایە ئەوەی بیر لە بەرژەوەندی و خزمەتی گەنجەکانمان بکەینەوە و بیریان لێ بکەینەوە و کاریان بۆ بکەین بۆ ئەوەی لە وڵاتەکەمانە نەڕۆنە دەرەوە و ئەو هێز و توانایی کە گەنجەکانمان هەیە لە دەستمان دەرنەچن. هەر لێرەشەوە دووبارە سوپاسی ئەم هاوڕیانەکەم بە تایبەتی شارە خۆشەویستەکەم هەڵەبجی تازە زۆر سوپاسیانەکەم بەڕاستی هەر یەکێک لە ئێمە لە خۆمە دەست پێ ئەەکەم لە هەر شوێنەکە دانیشت بن دوو قسەمان باسی کاکە سەرکار بوو نەمانتوانێت تا ئەم دەقەش لە یادیکەم و لێرەشە پێڵم سوپاس کاکە سەرکار بۆ هەدیەکە و هەتا مردن لە بیری ناکەم. هەرچەندە دۆست و هاوڕێکانی سەرکار ئەو ڕاستیان لەلا ڕوونە گەڕانەوە نەگەڕانەوەی تەرمەسارد و سەڕەکەی سەرکار بۆ نیشتیمانەکەیان ڕۆحی ئەویان بۆ ناگەڕێنێتەوە بەڵام پیان وایە بوونی بستێک خاک لە خاکی نیشتیماندا زۆر باشتر لەوەی مانەوەی لە دەریا سارد و سەڕەکانی وڵاتانی غەریبی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیە شارە زوور. دەچینە لای بڕگەی زانیاری و سەرنجتان ڕادەکێشین بۆ زانیاریەک لەسەر بۆمبی ئەتۆم. فەرموون با پێکەوە بینەربی. بۆمبی ئەتۆمی. بۆمبی ئەتۆمی ئەو چەکە کۆمەڵکوژەیە کە تا ئێستاش لە مێژووی مرۆڤایەتیدا بە بەهێزترین چەک هەژمار دەکرێت. بۆمبەکە سێ جۆری هەیە کە بریتین لە بۆمبی یۆرانۆمی و بۆمبی پلۆتۆنۆمی و بۆمبی هایدرۆجینی. لە سەرەتای نەخشە داڕشتنی جەنگی دووهەمی جیهاندا بیرمەندانی بواری فیزیا سەرقاڵی بەرهەمهێنانی جۆرە مادەیەک بوون کە بەرزترین توانای تەقینەوەی هەبێت. ئەم بیرۆکەیەش سەرەتای بەرهەمهێنانی چەکی ئەتۆم بوو. بۆمبی یۆرانیۆمی. یۆرانیۆم توخمێکی تیشکدەری قورسە کە لە سروشدا بە شێوەی پوختە نییە بەڵکو لەناو بەردەکاندا بوونی هەیە و دەبێت پوختە بکرێت. چڕیەکەی دەگاتە نزیکەی 318 گرام لە 0.3 مەتر سێجادا کێشەکەی 1 تەن و نیو دەبێت. پلەی شلبوونەوەی 1132 سیلیزیە و پلەی کوڵانی 3818 سیلیزیە. یۆرانیۆم توانای دەرپەڕاندنی وزەیەکی زۆری هەیە کە بە سووتانی 1 کیلۆگرام لەو توخمە وزەیەک بەرهەم دەهێنێت هاوتایە لەگەڵ ئەو وزەیەی کە لە سووتانی 3 ملیۆن کیلۆگرام خەڵوز دەست دەکەوێت. مێژووی وزەی ئەتۆمی. بۆ یەکەمین جار لە ساڵی 1930 پرۆفیسۆرێکی ئەڵمانی بەناوی هانس بتە دوای چەندین لێکۆڵینەوە لە سەرتوانای تیشک و تیشکدانەوەی ناوەکی یەکەمین هەنگاوی بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی پێشکەش بە دەوڵەتەکەی خۆی کرد کە دواتر بوو بە هێزێکی سەرەکی لە جەنگی دووهەمی جیهانیدا. دواتر ئەلبێرت ئەنشتاینی بیرمەندی ئەڵمانی کە لە ساڵی 1933دا بۆ خۆڕزگارکردن لە دەست حکومەتی نازی ئەڵمانیا بارە و ئەمریکا هەڵات وزەی ئەتۆمی بە هاوکێشەی MC2 یەکسانە بە ئی بەرهەمهێنا. ئەو هاوکێشەیەش بریتی بوو لە وزە و مادە و خێرایی و تیشک. سەرنجام ئەم چەکە بە جۆرێک پەرەیسەند کە بۆ یەکەمین جار ئەمریکا لە جەنگی دووهەمی جیهانیدا
لە هەردوو شاری هێرۆشیمە و ناکازاکی لە ژاپۆن بەکاری هێنا. پرۆژەی مانهاتن. پرۆژەی مانهاتن مێژوویەکی ڕەشی هەیە لە مێژووی ئەمریکادا کە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە جێبەجێکرا، بە شێوەیە کە سەرەتا لە شێوەی دەرمان دروست کراو لە نەخۆشخانەکانی شیکاگۆ لەسەر 11 نەخۆش تاقی دەکرایەوە و بە دەرزی دەدرا لە نەخۆشەکان بەبێ ئاگاداری خۆیان کە تا سەر ئێسقان توانەوە. پزیشکەکان ئەنجامەکانیان پێچاوەڕوان نەکراو بوو، دواتر لەسەر دیلە نازیەکان تاقی کرایەوە و دواتریش لە ناوچەی پەنجاویەک پەری پێدرا. لە کۆی 67,000 بۆمب ئەمریکا توانی تەنها 8,500 بۆمبی سەرکەوتوو دروست بکات. شێوەکانی یۆرانیۆم. یۆرانیۆم سێ شێوەی هەیە لە سروشدا کە لە ژماری پرۆتۆنی یەکسانن، تەنیا لە ژماری نیوترۆن جیاوازیان هەیە. یۆرانیۆمی 234 کە بە سوکترین دادەنرێت و 92 پرۆتۆن و 142 نیوترۆنی تێدایە. شێوەی دووەمی یۆرانیۆم 235 کە 92 پرۆتۆن و 143 نیوترۆنی تێدایە. شێوەی سێم یۆرانیۆمی 238 کە 92 پرۆتۆن و 146 نیوترۆنی تێدایە. یۆرانیۆم لە سروشدا. ڕێژەی هەبوونی یۆرانیۆم لە سروشدا جیاوازە کە یۆرانیۆمی 238 ڕێژەی لە 99.2 هەیە، هاوکات بە یۆرانیۆمی دامرکە و ئارام یاخود کپکراو دادەنرێت. ئەم جۆرە لە یۆرانیۆم بۆ ڕووپۆشکردنی کەشتی و فڕۆکەکان بەکاردەهێنرێت. یۆرانیۆمی 235 بە ڕێژەی لە 0.7 لە سروشدابوونی هەیە و بە یۆرانیۆمی تیشک دەرناسراوە کە تەنها ئەو جۆرەیان بۆ دروستکردنی بۆمب بەکاردێت. یۆرانیۆمی 234 بە ڕێژەیەکی زۆر کەم هەیە و بۆ کاری پیشەسازی و بواری کشتتوکاڵی بەکاردێت. وڵاتانی ئەتۆم. تا ئێستا ئەو وڵاتانەی کە بە شێوەیەکی فەرمی حکومەتەکانیان دانیان ناوە بە دروستکردنی ئەو بەرهەمە 9 وڵاتن کە بریتین لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ڕووسیا و فەڕەنسا و شانشینی یەکگرتووی بەریتانیا و چین و هیندستان و پاکستان و ئیسرائیل و کۆریای باکوور. 5 لەو وڵاتانە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین. بە گوێرەی زانیاریەکانی جیهان، ئێرانیش ئێستا لە حاڵەتی پیتاندندایە. پەیمان نامە ئەتۆمیەکان. 2 پەیمان نامە لەو بارەیەوە واژۆ کراوە کە 180 وڵات بەشداریان تێدا کردووە. ئەوانیش پەیمان نامەی NPT و CTBTن. بەڵام لەو کاتەوە 200 تاقیکردنەوەی ئەتۆمی لە ناو زەریا و ژێرزەویدا ئەنجام درراوە. چۆنێتی کارلێکی زنجیرەیی بۆمبەکە. بۆمبی یۆرانیۆم بە ناوکە دووکەردبوون وزەیەکی زۆر دەردەپەڕێنێ. بە شێوەیەک نیوترۆنێک ئاڕاستەی یۆرانیۆمێکی 235 دەکرێت. لەبەر ئەوەی کە ئەویش 143 نیوترۆنی هەیە، لەو کاتەدا 2 یاخود 3 نیوترۆن دەردەچن و بەر 2 یاخود 3 گەردیلەی تر دەکەون و ئەوانی تریش بەر گەردیلەی دیکە دەکەون. بەو شێوەیە کارلێکی زنجیرەی بەردەوام دەبێت و لە بەرکەوتنی هەر نیوترۆنێک 200 مێگاڤۆڵت وزە دەردەچێت، واتە 200 ملیۆن ڤۆڵت، کە ئەمەش وزەیەکی بێشومارە. چۆنەتی تەقاندنی بۆمبەکە. بۆمبەکە شێوەیەکی لاکێشەیی هەیە و لاسەری بۆمبەکە کڵاوەی یۆرانیۆم جێگیر کراوە. لە ناو کڵاوەی یۆرانیۆمەکەشدا خونێکی تێدایە، واتە بۆشاییەکەیە. لە بەشی دواوەی بۆمبەکەدا پارچەیەکی تری یۆرانیۆم هەیە کە بە دڵی بۆمب ناسراوە. کاتێک فڕۆکەکە بۆمبەکە دەخاتە خوارەوە، ئەو پارچەی دواوە واتە دڵی بۆمبەکە بەهۆی ئیسپرینگێکەوە بە خێرایی ئاراستەی پێشەوە دەکرێت و دەچێتە ناو ئەو کونەی لە بەشی پێشەوەدایە و کڵاوە ئەتۆمیەکە دەتەقێتەوە. تەوەری سێم و کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێکارە تەندروستیەکان و وەڕێنمایی و خۆپاراستن لە پەتاو ڤایرۆسە بڵاوبۆکان بەتایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا و لە وڵاتی چین بە دیاریکراوی کە تا ئەم بەیانیە 56 کەس بوونەتە قوربانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە
کە بە جۆرێ لە جۆرەکان لە ئێستادا مرۆڤایەتی هۆشیاری ئەوە دەدات لە بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسەکە و ئێمەش وەکو کوردستان تا چەند بتوانین خۆمان بپارێزین یا ڕێگری لە بڵاوبوونەوەی پێین چونکە لە ئێستادا چین یەکێکە لە مەڵبەندە بازرگانیەکان کە لەگەڵ کوردستانە پەیوەندیەکی ئەوتۆ هەیە و بازرگان و سەرمایەدار و دوکاندارەکانی ئێمە لەو ڕێی وڵاتی چینەوە کۆمەڵێ بەرهەم لە ڕووی خواردن و هەم تەکنۆلۆژیا و زۆر شتی دیکە دێننە وڵاتەوە. ئایا ئەگەر لەوێ ڤایرۆسەکە لەسەر ئەم کەلوپەل و پێداویستی و کاڵایانە نیشت بێ یان بۆونە کەسێکی توش بوو فرۆشتبێتی بە بازرگانێکی ئەمە لە کاتی هێنانەوەیدا هیچ کاریگەریەکی بۆ ئێمەی کورد دەبێت یانە؟ بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسە میوانداری زۆر بەڕێز دکتۆر محەممەد قادر وتەبێژی وەزارەتی تەندروستیمان کردو کە ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت. دکتۆریان سڵاوت لێ بەم کاتت باش، سپاس بۆ و دەرفەتەی بە ئێمەت بەخشی. لەبارەی ڤایرۆسەکەەوە دەمەوێت کۆمەڵێ زانیاری ورد بە ئێمە و بە بینەران ببەخشی ڤایرۆسەکە چیە و بۆچی لە چەند ڕۆژی ڕابردوودا بە شێوەیەکی بەربڵاو بڵاو بوویەوە و تەشەنەی سند. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش. ڤایرۆسی کۆڕۆنا ئەم جیلە نوێی ئەم ڤایرۆسە بە شێوکی زۆر خێرا تەشەنەی کرد لە ناوچەی ووهان لە وڵاتی سین. ئەمڕۆ ژمارەی توش بووان تا ئەم چرکەیە گەیشتۆتە نزیکەی 2700 کەس، ژمارەی مردووان گەیشتووە بە 80 کەس. چەند حاڵەت لە وڵاتی دیکە بینراون لە ئەمریکا و فەڕەنسا و وڵاتانی دەوروبەری سین وەکو تایوان و یابان و لە ئوسترالیاش ئەمڕۆ حاڵەتێکی دیکە تۆمار کرا. هەواڵی خۆش لە ئوسترالیا ئەوەیە کە ئەو ڤایرۆسە لە ئوسترالیا توانێت گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ نییە، تەنیا لە ئاژەڵە بۆ مرۆڤ دەگوازرێتەوە. بەڵام هەواڵێکی دیکە دەربارەی ئەو ڤایرۆسە کە نوێیە بریتێلەوەی ئەو ڤایرۆسە لە هەر چرکێک لە چرکەکانی توشبوونی ئەو کەسە دەتوانێت کەسی دیکە توش بکە بێ ئەوەی کەسی یەکەم نیشانەکانی لەسەر دەربکەوە. مەترسی ئەو ڤایرۆسە لێرەدا چڕ دەبێتەوە کە تاوەکو ئێستاش بە شێوەیەکی ڕسمی هیچ چارەسەرێک بۆ ئەو ڤایرۆسە نەدۆزراوەتەوە. ئەمە لە ئاستی جیهانی. لە ئاستی لۆکاڵی تا ئێستا ئەم ڤایرۆسە خۆشبەختانە ناوچەی ئێمە بوونی نییە، هەم لە کوردستان و بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ئامادەکاریەکانمان لە ناوخۆ ئامادەین بۆ هەر گومانێکردن لە هەر حاڵەتێک دەرکەوتنی هەر نیشانەیەک و ئەمەش لە جیاکردنەوەی کارمەند و شوێن و تەنانەت ئەگەر پێویست بکە دابینکردنی بەشی چاودێری تر و بە هاوکاری لەگەڵ حکوومەتی عێراقی و ڕێکخراوی تەندروستی جیهانی بەردەوامین لە بڵاوکردنەوەی وشیاری تەندروستی بۆ هاوڵاتیان و ئەو ڕێنماییانەی کە ڕێگری دەکات لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە. دکتۆر هۆکاری توشبوونی مرۆڤ بە ڤایرۆسەکە چییە؟ لە تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەڵێک قسە ئەکرێن نازانین ئایا زانستین یا نازانستی. من دەمەوێت لە زاری تۆ بەشێکی گەڕێتەوە بۆ دابوونەریت و خواردن و بەشێک لە عورف و عاداتی ئەو وڵاتە بە تایبەت وڵاتی سین. جەنابتان وەکو وتەبێژی وەزارەتی تەندروستی چی لەبارەی ئەوە دەڵێن؟ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە و بۆچی بە دیاریکراوی لە وڵاتی چیندا بڵاو بوویەوە؟ بەڵێ ئەم ڤایرۆسە چەند خانەخۆیەکی هەیە، چەند جۆرە زیندەوەرێکەیە کە ئەم ڤایرۆسە لە خۆ دەگرن وەکو خانەخۆیەکی ناوەندی. ئەم زیندەوەرانش دەکرێت لە وەکو لە هەندێک ناوچەی سین وەکو خواردن بەکاربێ ئەگەر بێت و بە شێوەیەکی نەکوڵاو ئەم خواردنە پێشکەش بکرێ. بۆیە لە ڕووی زانستیەوە تا ڕادێک ئەم دەنگۆیانە بوونی ئەستێکی زانستیان هەیە ئەگەر بگوترێ ئاژەڵی تەواو نەکوڵاویان ئاژەڵی جۆرە ئاژەڵێکی دیاریکراو گومانی لێ دەکرێت ببێتە هۆی ئەوەی گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. بەڵام ئەوەی ئەم ڤایرۆسی تونتر کردو ئەوەیە بریتی لە توانای گواستنەوەی لە مرۆڤەوە بۆ مرۆڤ کە بە شێوەیەکی گشتی ئەم شتە ڤایرۆسە تا ڕادەیەک پێشتر کەمتر ڕووی دەدا. بەڵام کە ئێستا ڕوو دەدا ئەمە وای دەکا هەر کەسێک بەرکەوتی لەگەڵ کەسێکی دیکە هەبێ ئەویش بکێتە ژێر مەترسیەوە. لە کاتێکدا لە ڕابردوو بەرکەوتنی لە مرۆڤ بۆ مرۆڤ بۆ شێوەیە نەبووە. بۆیە کە سەرچاوی توشبوونی مرۆڤ تەنها دوو سەرچاوەیە، یان لە ڕێی ئاژەڵەوە یان لە ڕێی ڕاستەوخۆی مرۆڤ بۆ مرۆڤەوە. و ئەو دەنگۆیانەی کە دەڵێن لە ڕووی لە ئاژەڵانەوە دەگوازرێتەوە تا ڕادەیەک بنەمایکی زانستی هەیە. ساڵانە خەڵک گەلێکی زۆر وەکۆڵێ سەردان و گەشت دەکەن لە نێوان سین و عێراق و کوردستان یا لە بازرگان و سەرمایەداری ئێمە ڕوو لە وڵاتەکەن یان کۆمپانیا چینیەکان دێنە هەرێمی کوردستان و عێراقەوە. ئەمە دەبێت چ ڕێکارێ بگیرێتە بەر؟ ئایا وەزارەتی تەندروستی هیچ ڕێکارێکی تەندروستی گرتوۆتە بەر لە پشکنینی ئەو کەسانەی کە دێنە نێو عێراق و ئەو گەشتیارانی خۆشمان کە دەگەڕێنەوە وڵات؟ بەڵێ سەبارەت بە گرتنەبەری ڕێکاری تەندروستی ئێمە دەستمان کردو بە
بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە هەموو ناوچەکان بەم دواییانەش لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی و حکوومەتی عێراق وەزارەتی تەندروستی بە تایبەت بڵین هەر کەسێک کە گومانی لێ بکرێت لە خاڵە سنووریەکان کە بە تایبەتی ئەوانی لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە دێن پشکنینیان بۆ دەکرێت کە بریتە لە چاودێریکردنی نیشانەکان ئەگەر هاتوو گومانیان لێ بکرێت ئیدیجیا دەکرێنەوە و پشکنینی زیاتریان بۆ دەکرێت تاوەکو دڵنیابینەوە لەوەی ئەو کەسە هەڵگیری ئەم جۆرە ڤایرۆسەیە یاننا لە ئاستی تاکە کەسیش وەکو پێشتریش باسمان کردووە کە ڕێنماییە خۆپارێزیەکان هەمیشە وە کاریگەرترین ڕێگا دەمێنن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە. باشەکە دکتۆر باسی لە نیشانەکانی ئەو ڤایرۆسە کرد گرنگترین نیشانەکانی ئەو ڤایرۆسە چییە بۆی ئەگەر تاکێکی ئێمە گومانێکی هەبێت کە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت یاخود ئەگەر لە نەخۆشخانەکاندا گومان بکرێت کە تاکێک تووشی ئەم نەخۆشیە بووە نیشانەکانی چین بەچیە ئەم نەخۆشیە بدۆزرێتەوە. بەڵێ بە شێوەیەکی گشتی ئەم ڤایرۆسە کاریگەری خراپی لەسەر ئەو کەسانە هەیە کە کۆ ئەندامی بەرگریان کێشێکی تێدا هەیە بیان کۆ ئەندامی بەرگریان پێنەگەیشتووە ئەو کەسانی تەمەنیان زۆر گەورەی کۆ ئەندامی بەرگریان لاوازە منداڵی ساوا کۆ ئەندامی بەرگری لاوازە ئەو کەسانەی کە پێشتر نەخۆشیی دیکەیان هەیە یان جۆرە چارەسەرێک وەردەگرن ئەمانە کۆ ئەندامی بەرگریان لاوازە یان کەسێک کە پێشتر کێشێکی لە کۆ ئەندامی هەناسە هەبوو بێت کەسی ئاسایی بە شێوەیەکی گشتی ئەو نیشانانەی تووشی دەبێت لەم ڤایرۆسە هەمان ئەو نیشانانن کە لە پەتای ئەنفلەوەنزای وەرزی وەکو ژانەسەر کۆکە هەوکردنێک سوتانەوەی قوڕک لە حاڵەتی توندا دەگاتە هەوکردنی سیەکان و دەکرێت لەگەڵ ئەم ڤایرۆسە بەکتریاش شوێنێکی باش بۆ خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی گەشەی تێدا بکات لە حاڵەتی تونبوونی نیشانەکان ئەم ڤایرۆسە دەبێتە هۆی لە کارکەوتنی جگەر و گورتیلە و پاشان مردن بەڵام ڕێژەی مردنی خەڵکی ئاسایی بم ڤایرۆسە تا ئێستا بە 4 دانراوە واتە لە 100 کەس 4 کەس گیان لەدەست دەدات کە ئەمەش بە بەراورد بە و پەتایکە لە ساڵانی 2012 بڵاو بووە ڕێژەکەی کەمترە بەڵام هێشتان ڕێژێکی هەر بەرزە بۆ مرۆڤایەتی 0.1 بێ هەر بەرزە نیشانەکان وەکوتم بە شێوەیەکی گشتی هەمان نیشانەکانی پەتای وەرزیە بۆیە لە ڕووی نیشانەوە جیاکردنەوەی ئاسانیە پێویستی بە تێستی تاقیگەی هەیە چۆن نەکرێت کە بەڕێز داماژەی بۆکی پێویستی بە پشکنینە ئەو پشکنینە لە ڕێگەی خوێنەوە دەکرێت یاخود بە چ ڕێگایە گەم پشکنینە دەکرێت و ئەم نەخۆشیە ئاشکرا دەبێت یاخود تەشخیص دەکرێت بەڵێ پشکنینەکان بە شێوەیەکی گشتی چەند زۆرێکن وەرگرتنی نمونەی خوێنە وەرگرتنی نمونەی ئەو کەسانەی لە کاتی هەوکردنەکە بەڵغامیان دەبێت وەرگرتنی نمونەی بەڵغامە ئەو کەسانەی دەکەونە سەر هەناسەدانی دەستکردن نمونیان لە شوێنی دیکە وەردەگیرێ لە کۆ ئەندامی هەناسە پاشان ئەو نمونانە دەنێردرن بۆ تاقیگە لە ڕێگەی پشکنینی تایبەتەوە تەشخیص دەکرێت نەخۆشەکان دیاری دەکرێت بەڵام هەنگاوی یەکەم بریتە لە گومانکردن لە ڕێی نیشانە کلینیچەکانەوە دەرکەوتەکانی دەرەوە کە بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد بەرزبوونەوەی پلەی گەرما ژانەسەر کۆکە سوتانەوەی قوڕگ و ئازاری ماسوولکە ئەمانە نیشانەی توشبوون بۆ ڤایرۆسن هەر کەسێک ئەم نیشانانەی تێدا بێت سەردانی نیشانەکانەوە مەرجە هەر کەسێک ئەم نیشانانەی هەمووی تێدا بێت سەردانی پزیشک بکات ئەگەر هاتوو ئەو کەسە سەردانی ناوچێک لەو ناوچانەی کردووە کە پێشتر یان ئێستا با بڵێن ئەمڕۆ گەیشتووەتەوە بزانم 4 تا 16 وڵات ئەگەر سەردانی ئەو ناوچانەی کردو ئەو نیشانانی لێ دەرکەوتووە باشتر سەردانی دکتۆر بکات بەڵام هاتگەر هاتوو سەردانی هیچ کام لەو ناوچانەی نەکردووە ئێستادا مەترسی لەسەر نیە کە تووشی ئەم ڤایرۆسە بوو بێت چونکە بە هەمان شێوە پەتای وەرزی کە بەڕێژێکی یەکجار زۆر خەڵک تووشی دەبێت ساڵانە پەتای H1N1 کە ماوەیەک پێش ئێستا و چەندین پەتای ڤایرۆسی دیکە هەمان نیشانەی هەیە واتە ئەو نیشانانە تایبەتمەند نین بە کۆرۆنا ڤایرۆس بەڵام ئەگەر هاتوو کەسێک لەو ناوچانە هاتبوو کە ئێستا ئەو ڤایرۆسی تێدا بڵاو بۆتەوە ئەو نیشانانەی هەبوو ئێمە بۆ دڵنیابوونی خۆمان و بۆ دڵنیابوونی هاوڵاتیان پێشنیاریان دەکەین بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکەن. دکتۆر لەبارەی پەتاوەرزیەکانی دیکەوە با لە ڤایرۆسی کۆرۆنا بینە دەرەوە بۆ ڤایرۆسەکانی دیکە یان بۆ ئەنفلۆنزاکانی دیکە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پێش ڤایرۆسی کۆرۆنا باز لە کۆمەڵێ ڤایرۆسی دیکەیان ئەنفلۆنزای دیکە دەکرا هەرێمی کوردستان تا ئێستا ڕێژەی توشبوون بۆ ئەنفلۆنزان ڤایرۆسانەی دیکە چ ڕێژەیەکی تۆمار کردووە و وەزارەتی تەندروستی چ ڕێکارێکی گرتوۆتە بەر کە پشتێنەیەکی تەندروستی بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دڵخۆشی ئومێدێکیش بێ بۆ هاوڵاتیان کە وەزارەتی تەندروستی هەمیشە لە خەمی تەندروستی و سەلامەتی ئەواندایە.
بەڵێ بەنسبەت ڕێژەی تووشمان بە بەردەوام لە گۆڕاندا چونکە بە پێی تووشبوونی ئەو کەسە دەگۆڕێت دەکرێت کەسێک لە ماڵەوە تووشی ئەو ڤایرۆسە ببێت تەنانەت دەکرێت تووشی پەتای وەرزی H1N1 بێت کە پێشتر پێی دەوترا ئەنفلەوەنزای بەراز بەبێ ئەوەی هیچ مەترسێک لەسەر خۆی یان لەسەر دەوروبەری دروست بکات لەبەرەوەی کێشەیەکی نییە لە ئەندامی بەرگری کێشەیەکی پێشینەی نییە و لە شولارێکی بەهێز و بەرگریەکی تۆکمەی هەیە مەرەجنی هەموو ئەو کەسانەی تووشی پەتای وەرزی ئەنفلەوەنزای ئاسایی یان ئەنفلەوەنزای H1N1 کە جۆرێکی تونترا یان ئەنفلەوەنزای کۆڕۆناش تەنانەت مەرزنی هەمویان نیشانەکانیان بە توندی لێ دەربکەوێت تەنها ئەو کەسانە لیان دەردەکەوێت کە پێشتر کێشێکیان هەبێت یان ئەندامی بەرگری وەکو باسم کرد تونند نەبێت وەکو ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی ئێمە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەو پەتایی ئەنفلەوەنزای H1N1 شوێنی جیاکراومان لە هەموو شارەکاندانە دەستمان کرد بە دانانی لیژنەی باڵای ئەنفلەوەنزا لە وەزارەت کە ئەندامی بەڕێوەبەراتەکانی هەموو شارەکانی تێدا بوو ڕۆژانە و هەفتانە ڕۆژانە لە ڕێی سۆشڵ میدیاوە و هەفتانەش کۆنگرەمان هەبوو کۆبوونەوەمان هەبوو ئەو کۆبوونەوانە بریتی بوون لە ئەپدەیتکردنەوەی ئەو ڕەوشەی کە پێیدا تێدەپەڕین وەکو ژمارە بەردەوام ژمارەکان دەگۆڕان و تا ڕادەیەکی ژمارەکان بە سەراحەت دواکەوتنی تێدەکەوت چونکە بۆ پشکنینەکان ئێمە دەمەناردم بۆ بەغدا تاوەکو دەرەنجاممان بۆ دێتەوە هەندێک جار چەند ڕۆژێک تاخیر دەبوو حاڵەتەکان بە شێوەیەکی گشتی ئێستا زۆر بەرەو نەمانە چونکە ئەم ڤایرۆسە بە سروشتی خۆی لە شوێنی سارد و وشک گەشە دەکات دوای تێپەڕبوونی ئەم کەشە سارد و وشکە گەشەی ڤایرۆسەکە بە شێوەیەکی گشتی سنووردار دەبێت و ئێستا ژمارەیان زۆر لە کەمبوونەوەدایە بێگومان ڕێکارە خۆپارێزیەکان لە پەتای ئەنفلەوەنزا بە هەموو جۆرەکانیەوە بە هەمیشە کاریگەرتر دادەندرێت لە چارەسەر بۆ نمونە ئێمە H1N1 بڕی دەرمانمان دابین کرد بەڵام بەهۆی سنوورداری بڕی دەرمانەکە تەنها دەدرا بە کەسانی مەترسیان لەسەر بوو تا ئەو نەخۆشانەی کە کێشەیەکیان هەبوویان ئەو کارمەند و پزیشکانی بەرکەوتنیان هەبوو لەگەڵ ئەو جۆرە نەخۆشیە بەڵام ڕێگا خۆپارێزیەکان کە بریتە لە گرنجیدان بە پاک و خاوێنی بریتە دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ دوورکەوتنەوە لە بەرکەوتنی ڕاستەوخۆ وەکو تەوقەکردن و ماچکردن و بەکارهێنانی ماسک و دوورکەوتنەوە لە خواردنی نەکوڵاو ئەمانە کاریگەریان زۆر زیاترە بۆ کۆنتڕۆلکردنی ئەم جۆرە پەتایانە زۆر باشەکەواتە بە خۆپاراستنی پێش چارەسەرمان هەیە کە ئەو ڕێنمایانە بوون جەنابەت لە ڕووی باست کرد ئێستا هاوڵاتی ئێمە چۆن زیاتر خۆی بپارێزێ لەوەی کە جەناب دەفەرمووی بەهۆی کەمی دەرمانەکەەوە تەنها داوامانە بەو کەسانەی کە توش بوون بە پەتاو بە ئەنفلۆنزاکان هاوڵاتی ئاسایی چ ڕێنماییەکی پێویستە لەوەی کە بە هەر لە پەتایەکی ئاسایی و ئەنفلۆنزایەکی ئاساییەوە تا ڤایرۆسەکانی دیکە توش نەبێ کامانن بۆ منە ئایا بەدەر لە تۆقەکردن و لە مسکردنی جەستەی ئەوانی دیکە و بە جۆرێک لە جۆرەکان لە ژوورێکداکەوات توش بوویتیایە ئایا خواردن و هۆکارەکانی دیکە هۆکارن بۆ توشبوونی مرۆڤ بە ڤایرۆس وە پەتا وەرزیەکان؟ بەڵێ خواردن ئەگەر بێت و ئەو خواردنە لە ئاژەڵێکەوە هاتبێ کە خانەخۆی ناوەندی ئەم ڤایرۆسە بێت و خواردنەکە نەکوڵاو بێت دەکرێت ببێتە هۆکاری گواستنەوەی ئەم ڤایرۆسە بۆ مرۆڤ و هەروەها دەکرێت خواردنی ئاسایی ئەگەر کەسێک توش بوو بێ لەو ژوورە لەو هەوایایی کە ئەو خواردنی تێدایە لە ئەنجامی تەنانەت قسەکردن و هەندێک جار کۆکە و پشمین پرۆشکی ڤایرۆسی بکەوتە سەر ئەو خواردنەوە بوو گوازرێتەوە گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە کەسێکەوە بۆ کەسێکی در ئەگەر بێت و خۆپارێزی نەکرێت تا ڕادەی خێرا و ئاسانە بۆیە گرنجیدان بە هەوا گۆڕچێ گرنجیدان بە پاک و خاوێنی ئەو کەسانەی تووشی هەر پەتایەکی ئەنفلەوەنزای وەرزی دەبن باشترە پشوو بدەن و خۆیان بە دوور بگرن لە تێکەڵبوون لە کەسانی دیکە شلەمەنی زۆر بخۆنەوە سەوزە و میوە بخورێ بۆ ئەوەی ئەندامی بەرگریان باشتر بێت گرنگی بدەن بە پاک و خاوێنی دەستشوشتن لە هەموو ئەو شوێنانەی کە پێویستە دەستی تێدا بشورێ پێشنان خواردن و بە هەمان شێوە وەکو باسمان کرد گرنگی زۆردان بە هەوا گۆڕچە و دوورکەوتنەوە لە بەرکەوتنی ڕاستەخۆ کە ئەمانە بە شێوەیەکی کاریگەر توشبوونی ئەم ڤایرۆسە کەم دەکەنەوە. زۆر باشە دکتۆر دوجار وەزارەتی تەندروستی چه ئامادەکاریەکی کردووە کە ئەگەر هاتووخوا نەخواستان ڤایرۆسە لە هەرێمی کوردستاندا بڵاو بێتەوە ئایا هیچ ئامادەکاریەکی کردووە کە بتوانێت بە شێوەیەکی خێرا ئەگەر ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە لە هەرێمی کوردستاندا کۆنتڕۆڵ بکرێت؟ ترسناچی ئەم ڤایرۆسە لەوەدایە کە هیچ وڵاتێک ناناسێت لە هەر شوێنێک دەربکەوێت گرنگی نادات ئایا ئەو وڵاتە تا چەند لە وڵاتانی دیکەوە دوورە هەر بگوازرێتەوە بۆ هەر وڵاتێک پێویست ئەو وڵاتە
ئامادەکاری خۆی کردبێت لە ڕووی ئامادەکاری وەکو باسم کرد ئەو ڕێنمایانی کە بۆ بەڕێستانمان باس کرد بە بەردەوام لە تۆڕ کۆمەڵاتەکان و سۆشڵ میدیا بڵێن لەگەڵ ڕاگەیاندنەکان و تەلەڤیزیۆن و رادیۆکان بڵاو دەکرێنەوە بۆی هاوڵاتیان بە بەردەوامی ئاگادار بن بۆ ئەوی لە حاڵەتی گومانکردن لە هەر حاڵەتێک ڕێگری بکرێت لە کۆنتترۆلکردنی و لە کاتی هەبوونی حاڵەت ئەم حاڵەتە ڕاستەوخۆ دوای دەستنیشانکردنی جیا دەکرێتەوە دەرمانی پاڵپشتی پێدەدرێت چونکە وەکووتمان ئەنفلۆنزا بە شێوەیەکی گشتی ڤایرۆسیە و تەماوەیەکی کورت خۆی دەکە ئەگەر بێت و کەسە بەرگری بەهێز بێت بەڵام ئەگەر هاتوو ئەنفلۆنزایەکە لە زۆری H1N1 بوویان ئەم ئەنفلۆنزانای دیکەیە ئەمە پێویستی بە چاودێری چڕە لەبەرەوەی زۆر جار ئەگەر هەناسەدانی دەستکرد لە چاودێری چڕ دەمێنێتەوە کۆتا پرسیارم زۆر بە کورتی هێنانی ئەو کەرەستە و کاڵا و کەلوپەلانەی کە بازرگان و سەرمایه‌دارەکانی ئێمە لە وڵاتی سینەوەی هەن وەکو مەڵبەندی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هیچ کاریگەریەکی بۆ منی بەکاربەر بۆ منی بەکارهێنەر و بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت یانە زۆر بە کورتی سپاس دەکەم ئەگە بەڵام بیتەوە بە شێوەیەکی گشتی کاریگەریان نابێت چونکە ئەم ڤایرۆسە لە دەرەوەی خانەخوێ و لە دەرەوەی مرۆڤ تەمەنی زۆر کورتە ئەو کاڵایانە باوەڕ ناکەم بە شێوەیەکی زۆر خێرا بگەنە کوردستان لەو شوێنە بە شێوەیەکی گشتی هیچ جۆرە کاریگەریەکی نابێت تاوەکو ئێستا هیچ حاڵەتێک بەم جۆرە ڕپۆرت نەکراوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد قادر و تێبێژی وەزارەتی تەندروستی زۆر سپاس کە ڕاستەخۆ لە ئەستۆدیەکانمان لاولێرە و لەگەڵمان نەبووی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستانم لەگەڵ هاوکارم شەیداڵاکەرم کۆتاییمان بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژێنا بە ئومێدەوەی جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەی عەزیز و خۆشەویست بووبێ تا بە یەگەشتنەوەیەکتر و لە ئاڵلقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە و مێهرەبان هەنەسپێرین خواتان لەگەڵ.